ئەم یاسایە لە کاتی دەنگ پێدانیەوە لە ڕۆژی دەنگ پێدانیەوە دەچێتە واری جێبەجێکردن. بەم پێبێ ئەمڕۆ کە 7 شەشە ئەنجومەنی کۆمسیاران و بەڕێوەبەری کۆمسیۆن لە پارێزگاکان بە پێی یاسا هیچ دەسەڵاتێکیان نییە هیچ شتێک واژوو بکەن. ئەمڕۆ دەبێ کارەکانیان تەسلیم بە لیژنەی دادوەری بکەن. هەر کارێک ئەمڕۆ ئەنجامیاندا بێت لە ڕووی قانونیەوە هیچ بەهایشی نییە و پێچەوانەی یاساشە. خۆشبەختانە ئەمڕۆ ئەنجومەنی باڵای دادوەری لە عێراق لە بەیاننامەیەکدا دەستی کرد بە جێبەجێکردنی یاساکە و لە بڕیارێکی مێژوویدا زۆر ئازانە هەر ئەمڕۆ داواکاری گشتی و لیژنێکی ڕەوان کرد بۆ کۆمسیۆنی باڵای سەربەخۆیە بژاردنەکان بۆ وەرگرتنی ئەرکەکان لەوێ و دەست بە سەرداگرتنی کاروبارەکە لەوێ بە شێوەیەک دەستکاری هیچ شتێک نەکرێت بۆ ئەوەی کە ڕۆژ یەکشەمە دەسەڵاتی دادوەری کۆ دەبێتەوە ناوی ئەم دادوەرانە ئاشکرا دەکا کە ئەبنە ئەنجومەنی کۆمسیاران بە شێوەیەکی کاتی و لە بەیاننامەکەی ئەمڕۆدا زۆر بەهێزەوە دابەزیوە و تەنانەت مۆبایل و تەلەفۆنی دادوەرە پەیوەندیدارەکانی داخستووە و هەڕەشەی کردووە کە هەر کەس لایەن و کەسێک بێوێت کاریگەری دروستکە لەسەر دادگاکان یان بە شێوەیەکی ناڕەوە باسی دادگاکان بکات لێپرسینەوەی یاسایی لەگەڵ دەکرێت بە پێی یاسای سزادانی عێراقی. ئەمەش هەستکردنە بە جددیەتێکی زۆر لەو ئەنجومەنە بە پشتیوانی حکوومەت بە پشتیوانی پەرلەمان کارەکانی خۆی دەکات وەکو دەرکەوت کە حکوومەت و پەرلەمان دەسەڵاتی دادوەری هەست بە نیگەرانیەکانی هەڵبژاردنەکانیان کردو و دەیانەوێت بە جددی چارەسەری ئەم گرفتە بکەن.